ئەگەر تۆ کەسێکیت کە ڕوبەڕووی کێشەی یاسایی، سیڤیلی یان کێشەی تاوان بوویتەتەوە، کاریگەرە کە هەندێک زانیاری بنەڕەتی بزانیت لەبارەی ئەوەی کە چۆن یارمەتی یاسایی لە تورکیا پێشکەش دەکرێت و ئەوەی کە چۆن پارێزەرێک بگریت. ئەگەر بابەتی یاسایی یان کێشەت هەبێ، پارێزەر دەتوانێت لە ڕێگەی هەریەک لەم خزمەتانی خوارەوە یارمەتیت بدات بۆ چارەسەرکردنی، پێشکەشکردنی ڕاوێژ یان ڕێنمایی یاسایی، تۆمارکردنی سکاڵا یان نوێنەرایەتیکردنی کەیسەکەت لە دادگا. بەر لەوەی پارێزەرێک بگری، پێویستە دڵنیا ببیت کە ئەو مۆڵەتی هەیە یان نا. دەتوانیت لە ڕێگەی ماڵپەڕی ئەنجومەنی پارێزەران دۆخی یاسایی پارێزەرەکە پشتڕاست بکەیتەوە بە زێدەکردنی ناو، پاشناو، ژمارەی مۆڵەتەکەی. هەرچەند پێویست ناکات، بەڵام دەبێت گرێبەستێکی نووسراو لەگەڵ پارێزەرەکە بکەیت کە مەرجەکانی نوێنەرایەتیکردن یان خزمەتەکان دیاری بکات. و هەمیشە لەبیرت بێ پارێزەرانی غەیرە تورک لە وڵاتانی بیانی، هەرچەند لە وڵاتانی خۆیان ڕێگەیان پێدرابێت، ناتوانن کاروباری یاسایی لە تورکیا بەڕێوە ببن. پارێزەران لە تورکیا شیاوی وەرگرتنی تێچوویەکن بۆ خزمەتەکانیان. دەتوانیت لەسەر ڕێژەیەک کە زۆرتر لە کەمترین ئاستی پێوەری موچە دانوستان بکەیت. لەبیرت بێ جگە لەسەر تێچووی پارێزەر، تۆ بەرپرسیاری پارەدانی ئەمانەی، تێچووی داواکاریەکان، تێچووی تۆمار لە هەر شوێنێک پێویست بێت، تێچووی پسپۆڕی یان شایەتی، و ئەگەر لە ناو گرێبەستەکەدا واژوو کرابێت، تێچووی سەفەری پارێزەرەکە. تکایە سەرنج بدە ئەگەر تۆ کەیسەکەت دژ بە کەسێکی دیکە دۆڕاند، بەرپرسیاری قەرەبووکردنەوەی تێچووە یاساییەکان و تێچووی پارێزەری لایەنەکانی بەرامبەریت. ئەگەر تۆ نەتوانیت ئەم تێچوانە بدەیت، ئەوا دەتوانیت داوای بەرنامەی یارمەتی یاسایی بکەیت کە بە تورکی پێی دەڵێن ئادڵ یارمەت. بۆ داوای یارمەتی یاسایی دەبێت بە شێوەی حزوری بچیت بۆ ئەنجومەنی پارێزەران کە ئەنجومەنی پیشەگەرانەی پارێزەرانە لە پارێزگاکەدا. ئەوان شیاوبوونی تۆ بۆ یارمەتی یاسایی بەپێی کەیسەکە هەڵدەسەنگێنن کە تۆ کەیسەکە دەبیتەوە یان نا، و هەروەها لەسەر دۆخی ئابووری تۆ دەکۆڵنەوە. لەوانەیە پێویست بکات بەڵگەگەلێکی وەک بەڵگەی هەژاری پێشکەش بکەیت کە موختار دەری دەکات، یان هەروەها لەوانەیە پێویست بکات پەیوەندی بە ڕێکخراوەکانی جڤاکی کۆمەڵایەتی بکەیت کە زانیاری پێشکەش دەکات بۆ یارمەتیدانی تۆ و نامەیەکیش پێشکەشی ئەنجومەنی پارێزەران بکەیت. یارمەتی یاسایی دەتوانێت ئەم بەستەرانی خوارەوە بگرێتەوە: یاسایی کەسی و خێزان، یاسایی کار، چالاکی یاسایی دژ بە کردارە کارگێڕیەکان و هەنگاوەکان، یاسای دەستەنگی و گەندەڵی. هەروەها یارمەتی یاسایی لەوانەیە هەموو ئەو کێشانە بگرێتەوە لە بەپێی یاسا لەسەر بیانیەکان و پاراستنی نێونەتەوەی سەر هەڵدەدات. بۆ نمونە، سکاڵا دژ بە بڕیارەکانی داوای پاراستنی نێونەتەوەی، فەرمانەکانی گەڕاندنەوە، دەست بەسەرکردنی کارگێڕی یان مۆڵەتەکانی نیشتەجێبوون. هەر بۆیە ئەگەر تۆ پارێزەرێکی یاسایی خۆت بگریت یان بەپێی یارمەتی یاسایی کەیسەکەت بۆ تەرخان بکرێت، پارێزەرەکە هەمان بەرپرسیارەتی دەبێت. ئەو دەبێت زانیاریەکان بەنهێنی بهێڵێتەوە، بەڵگەکان دەستکاری نەکات، شوێن کارەکە بگرێت هەتا تەواوکردنی، ڕێگری لە جیاوازی قازانجەکان و زانیاری کەیسەکە ڕوون بکاتەوە و پەیوەندی بگرێت و باشترین قازانجەکانت بەرەو پێش ببات. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە لەلایەن قازانجنەویست Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەمهێنراوە.